یەکێکە لە گرنگترین نهێنیەکانی سەرکەوتن لە ڕێگەیەوە دەتوانیت پارەیەکی زیاد قازانج بکەیت بێ لە پارە ئاسوودەییش بەدەست دەهێنیت. پلانی بەڕێوەبردننی کارەکان بازەوە دەکرێت کە پیاوێکی زۆر لێهاتوو لە بواری دیزایندا هەبوو، خاوەنی کارگەیەکی بەرهەمێنانی جلوبەرێک بوو، بەتەنها خۆی دیزاینی دەکرد و کارگەکەشی بەڕێوە دەبرد. سیاسەتی کارکردنی کارگەکەی بەو شێوەیە بوو کە ساڵی یەک جار جلوبەرگی نوێی دیزاین دەکرد. ئەو شێوەیەش قازانجەکانی بە بەراورد بە لێهاتووی و ماندوێتیەکەی زۆر کەم بوو. کارگەکە بۆ ماوەیەکی زۆر بەو شێوەیە مایەوە تا ڕۆژێک دیزاینەرەکە چاوی بە هاوڕێیەکی دەکەوێت. هاوڕێکەشی بە ئامان شێوە کەسێک بوو کە خاوەنی کاری تایبەت بەخۆی بوو. لە کاتی گەفتوگۆکاندا هاوڕێکەی لێ دەپرسێت کە بڕی قازانجی کارگەکە چەندە. کاتێک دیزاینەرەکەش وەڵامی دەداتەوە هاوڕێکەی تووشی سەرسوڕمان دەبێت کە کەسێکی وەها لێهاتوو و دیزاینێکی وەها جوان بەڕەپارەیەکی بەو ڕادەیە کەم قازانج بکات. هاوڕێکەی پێشنیاری بۆ دەکات کە لە چەند وەرزێکی جیاوازدا دیزاینی نوێیان هەبێت، بەڵام دیزاینەرەکە وەڵامی دەداتەوە بەوەی کە ئەو کاتی تەواوی نییە چونکە سەرقاڵی کاروباری کارگێڕی کارگەکەیە. هاوڕەکەی دەست بەجێ لە کێشەی کەمی قازانجی کارگەکە تێدەگات. وەیە بە دیزاینەرەکە دەڵێت کێشەی سەرەکی ئەم کارگەیە ئەوەیە کە کاتی دیاریکرا و بۆ دیزاینکردن و داهێنان تەرخان نەکراوە. زۆربەی کاتەکان لە گرنگی پێدان بە کارگێڕی بە فیڕۆ دەدرێت. پێشنیاری ئەوەی بۆ دەکات کە بەڕێوەبردننی ئەرکە کارگێڕیەکان بە یەکێکی تر بسپێرێت و کارمەند زیاد بکات. دیزاینەرەکە ئامۆژگاری هاوڕێکەی بە هەند وەردەگرێ و جێبەجێی دەکات. بەو شێوەیەش کۆمپانیاکە بەرەبەرە قازانجەکەی زیاد دەکات چونکە دەتوانێت لە ساڵێکدا 3 جار دیزاینی نوێی جلوبەرێک بکات. تێگەیشتن لەم باسەش زۆر ئاسانە. ئەم چیرۆکە ئەوەمان پێدەڵێت کە پێویست ناکات لە هەموو کاتێکدا بە تەنها ئەرکەکان بەڕێوە بەریت، تەنها لە پێناو ئەوەی قازانجی تەواو بۆ خۆت بێت، بەڵکو دەکرێت کەسێکی تر هەبێت یارمەتیت بدات. بەو شێوەیەش بەرهەمەکە زیاتر دەبێت و قازانجەکەش زیاتر دەبێت و چەندین کەسیش لەگەڵ تۆدا سوودمەند دەبن. ئەمەش بێ لە سوودی مادی هەز بە ئاسوودەیی دەکەیت کە بەو شێوەیە ئاوکاری کەسەکانی تریشت کردووە. هەرچەندە ئیشەکەت بچووک بێت دەتوانیت کەسێکی تریش لەگەڵ خۆت سەرقاڵی ئیش بکەیت. بەمە هەم ئاسوودەیی و ئەم داهاتێکی باشتریشت دەست دەکەوێت و ئەم دەتوانیت برەو بەکارەکە بدەیت و زۆر لەوەی کە هەیە زیاتر گەورەی بکەیت.